بۆ پشتگیری مامۆستایانی ناڕازی ئەمڕۆ لە چەند شارێکی بەریتانیا خۆپیشاندان بەڕێوە دەچێت. بەڕێوەبەری کەناڵی BK4 بۆ گەیاندنی دەنگی کوردانی بەریتانیا لە ناو خۆپیشاندەراندایە. بڕیار بوو ئەمڕۆ پێنجشەممە لە شاری سلێمانی خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەران بەڕێوە بچێت بۆ داواکردنی موچە و مافەکانی تریان. بەڵام لەلایەن دەسەڵاتی سلێمانیەوە ژمارەیەک مامۆستا و ڕۆژنامەنووس و پەرلەمانتار و کەسایەتی سیاسی دەستگیر کران. دەستگیرکردنی ئەوان تەنها بۆ ئەوە بوو داوای سەرەتایی ترین مافەکانیان نەکەن کە موچەیە. ئەمڕۆ کوردانی بەریتانیاش بۆ پاڵپشتی و هاودەنگی ئەوان لە چەند شارێک خۆپیشاندان ئەنجام ئەدەن. داوای دەست بەجێ ئازادکردنی گیراوەکان و جێبەجێکردنی داواکارەکانیان دەکەن. لە سای ئەم حکومەتە گەندەڵەوە ئێمە وەکو چالەکەوان ناتوین بۆ ئێرەکانە ئەمڕۆکانە گربووینەوانێ دژی کە موچەی نادا بە خەڵکو و دەسی بەسەر پارە و موچەی خەڵک داگرتووە و پارە تەوزیع ناکە بە هیچ شێوەیەک بۆ خەڵکی. ئێمەش ناڕازاین زۆر بۆم کارە. ئەمڕۆکو چالاگوانێکی ڕێکخراوی داکۆک لە شاری کۆڤەنتری بەشداریمان لەم خۆپیشاندانە دژی حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی خۆسەپێن کە بەسەر میلەتی کووردا هەر لە قاچاقچێتی و دزیەتی و خوتی خەڵکی وڵاتەکەمانێ و کاربەدەستەکانی وڵاتەکەمەوانێ کە مافی ڕەوای تاک بە تاکی کوردستانەکەمانە خۆن و ئەیدزن بۆ باخەڵی خۆیان و گەرمکردنی بەرژەوەندەکانی خۆیان. بۆیە لێرەوانێ ئێمە لێرە بین و چ لە کوردستان بین دژی ئەم حکومەتین تا سەر ئێسقان و ئیشەڵا پشت بەخوای گەورە لە ناویانە بین و لە دەسەڵات یانینی نەخواردوانە زۆر. ئێمە ئەوڕۆ وەکو چالاکوانان و ئەندامانی ڕێکخراوی داکۆک لە شاری بێرمینگام هەستای بە چالاکچیەک دژی دەسەڵاتی پارتی و بارزانی و حکوومەتی هەرێمی کوردستان و بەهۆی پێنەدانی موچە بە مامۆستایان و بەو فەرمانبەرانەی کە لە هەرێمی کوردستاندان. سەرەتا ئەوان بە نیو موچە هەموو هەرێمی کوردستان و فەرمانبەرانیان ڕازی کرد، بەڵام ئێستا کە نیو موچەکەشیان پێنادەن. لە هەموو وڵاتێک مامۆستایان بناغەی وڵاتێکن، بەڵام لە شاری ئێمە و لە وڵاتی ئێمە شەقیان تێ هەردەدرێ و هەروەها موچەیان پێنادرێ. زۆر سوپاس. دیارە دیسان ئەمڕۆ گربوونەتەوە دژی سیاسەتی برسیکردنی میلەتی کوردیشی پێنەدانی موچە لەلایەن دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان و پارتی یەکێتی دەسەڵاتانی سیاسی ئێستا بیلەوە دەکەنەوە وەک چۆن قوتی خەڵکی بڕیوە بیلەوە دەکەنەوە زمانی خەڵکیش ببڕێت. دەستگیرکردنی مامۆستایان تەنها لەبەر خۆپیشاندان دەکەن و داوای موچەی خۆیان دەکەن. 26/6/2025 لە شاری بێرمینگام هەستاین بە خۆپیشاندانێک منیش وەک چالەکەوانێک و ئەندامێک لە ڕێکخراوی داکۆک سەرکۆنەی ئەو کارەیان دەکەم کە موچەی موچەخۆرانی کوردستانیان بڕیوە و موچەکانیان نادەن پێیان. ئێمەش وەک ڕێکخراوی داکۆک و وەک ئەندامێک لەو وڵاتە سەرکۆنەیان دەکەین و هاتوینە سەر شەقام بۆ پشتگیری مامۆستایان و پشتگیری موچەخۆرانی هەرێمی کوردستان. من وەکو بەشداعەتا محەممەد ئەندام و چالاکوان لە ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ هەستاین بۆ پشتگیریکردنی مامۆستایان و فەرمانبەرانی کە بەداخەوە کە ماوەی 3 مانگە زیاترە موچەکانیان پێ نادرێت لەلایەن هەردوو دەسەڵاتی دزی یەکێتی و پارتی و حکوومەتی عێراقی کە ئەمەش کاریگەرێکی زۆر خراپی هەیە لەسەر کۆمەڵگای کوردی کە بۆ شێواندنی خێزانەکانان و خێزان و نەناردنی منداڵ بۆ مەکتەب و کەرتی پەروەردە. هەروەها ئەمەش یەکێتی و پارتی بەرپرسن لەو کارانەی کە بەرامبەر بە میلەتەکانی دەکەن و هەروەها ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک و هەمیشە داکۆکیمان کردووە لە مافەکانی خەڵک لە هەرێمی کوردستان کە بەداخەوە ئەمڕۆژ ئەوە لە هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان و مامۆستایان و موچەخۆران داوای مافی خوانیان کردایە، بەڵام لەلایەن دەسەڵاتی یەکێتیوە بە تایبەتی شاری سلێمانی دەستگیر کراون و نانهێشتووە خۆپیشاندانەکان ئەنجام بدەن. 26/6/2025 لە شاری بێرمینگام ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک و هاوڕێیانمان هەستاین بە چالێکێکی خۆبەخشانە دژی حکوومەتی خۆسەپێنی پارتی یەکێتی کە لەگەڵ حکوومەتی عێراقی بەهۆی کەوتنەمەترسی بەرژەوەندەکانیان ڕێک ناکەون و هاوڵاتیانی کوردستان و فەرمانبەران برسی دەکەن و خەڵک بە تەواوی لە کوردستان برسەوە. ئێمە دژی ئەم گەندەڵی لە کوردستان دەگوزارێ کۆبوونێتەوە ئینشاءالله سوودێکی دەبێت. سەرەتا بەناوی خی گەورە میرە من ڕۆکا محەممەد ئەحمەد چالاکۆن ئەندام لە ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ بەشداریمان کردووە لە گربوونەوەی کە لە شاری بێرمینگام بەهۆی پێنەدانی موچە بە مامۆستایان کە لەلایەن دوو دەسەڵاتداری گەندەڵ دوو دەسەڵاتداری دیکتاتۆر کە یەکێتی و پارتین کە بوونەتە کوشتنی خەڵکی بێتاوان و گرتنی سەدان ئەندام و چالاکوان لە هەرێمی
کوردستان و ئێمە دژی هەموو ئەو گەندەڵیانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دایان کە یەکێتی و پارتین و ئێمە داواکارین لە خەڵکی کوردستان کە ئەم دوو دەسەڵاتە لە ناو بەرن لەسەر کورسی بیاهێن نەخوارەوە بۆ ئەوەی خەڵکی کوردستان بە ئازادیەک بگات کە بتوانن بژین لە هەرێمی کوردستان. ئێمە داواکارین لە خەڵکی کوردستان کە ئەوانش دەمبەست بکەن ئێمە لە شاری بەریتانیا بە ئازادان خۆمان ڕادەبرین و دژی ئەم یاسا و گەندەڵیانی هەرێمی کوردستانی کە یەکێتی و پارتین. دەستخۆش. ئێمە وەکو کوردانی تاراگۆ و چالاکوان لە شاری بیرمیگام لە بەریتانیا ئەمڕۆ هەستاین بە ڕێخستنی خۆپیشاندانێک دژی پێنەدانی شایستەداریەکانی مامۆستایان لە هەرێمی کوردستان، هەروەها دژی دەستگیرکردنی چالاکوانان و مامۆستایان کە داوای مافی خۆیان و موچەکانیان دەکەین. بەڕاستی ناشرینیە دەسەڵاتە گەیشتۆتە ئاستێک کە تۆ داوای مافی خۆت بکەی، تۆ کەسێکی بێ ئەخلاقی. بەڕاستی ئەمە کۆتا هەنگاوەکانی دەسەڵاتی حکوومەتی کوردیە بە هیوام کۆتاییان پێبێت و بەم زوانە بڕۆخێن. زۆر منەوەکو کوردێک کاتمەتە شاری بەریتانیا کە لە باو باپیران و بیسوما کە حکوومەتێکی گەندەڵمان هەبووە سەرەتای زوو کە بە ناوی سەدام حوسێن کە زوڵمێکی زۆری لە قەومی کورد کردووە کە بۆتە هۆکاری کوشتن و لە ناوبردنی. بەس بەڵام لەو ڕۆ کە کوردی کوشتۆ لە ناوی بردۆ کیمانبارانی کردووە و زوڵمێکی زۆری لە کردووە، توانێتی بیان ژیانێ، توانێتی کە لە پێداویستەکانی ژیانیان شتێکیان بۆ بکە کە بتوانن بژین. بەس بەڵام ئێمە هەساین ئەو حکوومەتەمان لە ناو برد و ئازادی خۆمان بەدەستهێنا. لە دوای ئەوە کۆمەڵێک لە کوردەکان بوون بە سەرۆکی ئەو هەرێمەی کە هاتەوەشە دەستی خۆمان بە ناوی یەکێتی و پارتی ئەو دوو بنەماڵە سەرەکیە کە بوونەتە هۆکاری لە ناوبردنی میلەتی کورد کە مەعاش نایان ئەو نادەن، هیچ خزمەتگوزارێکی ئەو تۆیان نییە. ئێمە چەندها مامۆسامان هەیە کە مامۆسا ڕەمزێکی ئاشتی ڕەمزێکی گەورەیە لە هەموو وڵاتێک ڕێز و حرمەتێکی تایبەتی خۆی هەیە. بەس بەڵام لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو ڕێز و تایبەتیان نییە بەداخەوە. ئەمڕۆ وەکو چالاکوانانی بەریتانیا کۆبوونێتەوە لێرە دژی ئەو گەندەڵی و دزێکە لە هەرێمی کوردستان ئاکرێ لە بەرامبەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان، یان ڕوونتر بڵێن نەک حکوومەتی هەرێم، حکوومەتی جوود بنەماڵەی مەسعود بەرزانی جاش و جالال تاڵەبانی گۆڕ بە گۆڕ. بەداخەوە کە ئەمڕۆ ڕێگری کراوە لە خۆپیشاندان لە هەرێمی کوردستانە، بەڵام ئێمە لێرە ناوەستین، لێرە هەر بەردەوامە بین. ئەمڕۆ چاداکوانێک وەندامێکی ڕێکخراوی داکۆ هەڵساوین بە ئەنجامدانی ئەم خۆپیشاندانە لە شاری بێرمیگام بۆ پشتگیریکردنی مامۆستایان و موچەخۆرانی هەرێمی کوردستان. بۆیە سەرگۆنەی حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقەکەین بۆ پێنەدانی موچەکانیان. من چالاکۆن ڕابەر خدر عومەر، ئەمڕۆ ئێمە لە شاری بێرمیگام کۆبووینەوە بە یەک دەنگ، بە یەک مەبەست، بە یەک ئاواز بۆ ئەوەی دژی دەسەڵاتی هەرێمی کوردستان بارزانی و تاڵەبانی کۆببینەوە، دژی پێنەدانی شایستەدارەکانی فەرمانبەران لەسەر و هەمویانەوە مامۆستایان کە جیلی داهاتوو پێدەگەێنن، کەسانێک کە داوای شایستەدارەکانیان دەکەن، مامۆستایان کە داوای حەقی خۆیان بکەن دەستگیر دەکرێن، بەڵام دەسەڵاتی کوردی بەداخەوە شایستەی ئەو کەسانە دەکاتەوە کە دزی لە فەرمانبەران دەکەن، دزی لە خەڵکی شایستە دەکەن بۆ ئەوەی کە داوای حەقی خۆیان بکەن. ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک و ئەندامەکانی لە تەواوی شارەکانی وڵاتی بەریتانیا بەشداری خۆپیشاندانێکمان کرد بۆ پاڵپشتیکردنی مامۆستایان و فەرمانبەران لە هەرێمی کوردستان کە بەداخەوە بوونەتە قوربانی نێوان دوو حکوومەت، ئەویش حکوومەتی ناوەندی بەغدادە و حکوومەتی هەرێمی کوردستانی ماوە بەسەرچووە کە کابینە فاشیلەکەی مەسعود بەرزانی بەڕێوەی دەبات. بەداخەوە لە دوای چەندین مانگ، لە دوای چەندین ساڵ لە ململانەیە دەبینین کە ئێستاش بێبەشکراون لە قوت و شایستەدارایەکانیان، هەر مانگە و هەر کاتە بە پاساوێک موچەکانیان دەبڕدرێت، زەوت دەکرێت، نادرێت، کەم دەکرێتەوە، بوونەتە یاریەک لە بینی نێوان دوو حکوومەتە، هەر یەکەیان فەرمانبەران و مامۆستایان ئاڕاستی ئەوی تر
تر دەکات و ئەوی تر تاوانبار دەکات بە پێنەدانی شایستەدارایەکانیان. بەڵام پەیامی من لێرەوە ئەوەیە بۆ تەواوی مامۆستایان و فەرمانبەران لە هەرێمی کوردستان، ئێوە فەرمانبەری حکومەتی هەرێمی کوردستانە نەوەکو حکومەتی عێراقی. غەزبە لەسەر حکومەتی هەرێمی کوردستان شایستەدارایەکانتان دابین بکات لەبەرەوەی ئێوە کار بۆ حکومەتی هەرێمی کوردستان نەکەن نەوەکو حکومەتی ناوەندی. لەبەر ئەوە چیتر ئەو پاساوە قبول مەکەن. من داواکارم لە ڕێگەی خۆپشاندانی مەدەنیانەوە بێنە سەر شەقامەکان و داوای مافی ڕەوای خۆیان بکەن بە هیچ شێوازێک لە شایستەکانی خۆیان خۆش نەبن هەتا ئەو ڕۆژەی بەدەستی دەهێنن. ئەمڕۆ ئێمە لێرە لە شاری بێرمینگام کوڕەخراوی دواکۆک هەڵساو بە ڕێخستنی خۆپشاندانێک بۆ پاڵپشتیکردن و پشتگیریکردنی موچەخۆران و مامەسایانی هەرێمی کوردستان کە بەداخەوە بوونەتە قوربانی سیاسەتە چەوتەکانی حکومەتی ناوەند و حکومەتی هەرێم. بەداخەوە مامەسایان بوونەتە قوربانیەکی بێتاوان کە باجی ململانەی سیاسەتە چەوت و شکست خواردەکانی حکومەتی فاشستی عێراق و سیاسەتی هەردوو بنەماڵی جوود بنەماڵی فاشستی یەکێتی و پارتی ئەدەن کە بەداخەوە هەرێک لە حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان ڕازگۆنی لە چارەسەرکردنی ئەم کێشەیە. بۆیە حکومەتی عێراق لەبری ئەوەی سزای سەرانی یەکێتی و پارتی بدات و قوت و موچەی مامۆستایان و فەرمانبەرانە بڕێت و لە لایەکێتیشۆ یەکێتی و پارتی جوود بنەماڵی بەسەرچوو تاوانبارن لە بڕین و قوتی موچەی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان، چونکە ئەمان بە هیچ شێوەیەک ڕازی نین داهاتی خاڵستنوورەکان و داهاتی بیرەنەوتەکان تەسلیمی حکومەتی ناوەند بکەن. ئەمان ئەیانەوێت داهاتی خاڵستنوورەکان و بیرەنەوتەکان بۆ خۆیان وەکو مشەخۆرێک بیخۆن بیجزن و بەکاری بێنن و موچەی مامۆستایانیش نەدەن. بەداخەوە کە ئێستا هەروەک ئاگادارین کۆمەڵێک لە مامۆستا بەڕێزانەی کە ڕێخەری خۆپشاندانەکان لە هەرێمی کوردستاندا لەلایەن هێزەکانی جوود بنەماڵی فاشیستەوە دەست بەسەر کراون و لە زیندانەکانە بە شێوەیەکی زۆر ڕندانە ئەنجامەدرێت و بۆ ئەمە یەکەم جار و کۆتاجار نیە دێنە سەر شەقام و ئەگەر بێت و حکومەتی عێراق و حکومەتی فاشستی هەرێمی کوردستان هەوڵی جدی نەدەن بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە، ئەوە ئێمە هەوڵی جدیترە دەین و وڵاتی بەریتانیا لە شاری بێرمینگام هەستاین بە ئەنجامدانی خۆپشاندانێکی هەمنانە بۆ پشتگیریکردنی فەرمانبەران و مامۆستایان کە دژی پێنەدانی موچە کە حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق دەستیان داوەتە ململانێکی سیاسی کە لەم نێوانەدا مامۆستایان و فەرمانبەران بوونەتە قوربانی. بەداخەوە ئەمڕۆ کۆندامانی ڕێکخراوی داکۆک لە شاری بێرمینگام لە وڵاتی بەریتانیا کۆبوونەوەیەکمان ئەنجامدا و خەربوونێکمان ئەنجامدا لە دژی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق. بەبەستشمان لەم کۆبوونەوەیە خۆپشاندان بوو لە دژی بە تایبەتی حکومەتی هەرێمی کوردستان کە بە هۆکاری بە سیاسیکردنی موچەی فەرمانبەران و بە تایبەتیش موچەی مامۆستایان کە چینێکی گرنگی کۆمەڵگەن و چینێکی لە پلەیەکی باڵای کۆمەلگایان وەکو لە ئاسی ڕۆشنبیری فکریە. هەدەفیش لەم یاری پێکردنیان لە باس و شعوری مامۆستایان ئەوەیە کە بەڵکێشکردنی مامۆستایانە بۆ ناو سیاست بە سیاسیکردنی فکری مامۆستایانە و بە کۆیلەکردنیانە بە جۆرە لە جۆرەکان کە یاری بە شعوریان بکرێت و بۆ بکرێنە کۆیلەی حیزبی. مەبەست لەم جۆرە بە ئەندام زۆرینەی کە مامۆستایان کە ئەم سکواتی قبوڵ ناکەن و بە ئەندام بوونە قبوڵ ناکەن هۆکاریش ئەوە بەم ڕێگەیە لیانە درێت و وەکو لایانی فکری بەکارهێنێت لە دژیان و هەوڵەدرێت کە ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک دەستمان کرد بە خۆپشاندان لە شاری بێرمینگام لە بەریتانیا بەهۆی پێنەدانی موچەی مامۆستایان لە هەرێمی کوردستان کە حکومەتی عێراق قوتی موچەی مامۆستایانی بڕیوە و لە دەست بوونەتە هۆی پێنەدانی موچەی مامۆستایان لە هەرێمی کوردستان و لە هەمان کادایەتی و پارتیش دەستیان بەسەر موچەی مامۆستایان داگرتووە و موچەکانیان پێنادەن کە مافێکی ڕەوای خۆیانە. ئەمڕۆ لە شاری بێرمینگام لە وڵاتی بەریتانیا هەستاین بە ئەنجامدانی خۆپیشاندانێکی هێمنانە دژی دوو بنەماڵەی بارزانی تاڵەبانی کە دەستیان خستۆتە قوتی ئەو میلەتە و مامۆستایان و فەرمانبەران کە بە پێنەدانی موچەکان شایستەداراییەکانی و داواکارین لێرەوە مامۆستایان فەرمانبەران هەمیشە خۆپیشاندان بکەن دژی ئەم دەسەڵاتە و بۆ نێشتنی ئەم زوڵم و زۆرداریە.
ئێمە وەکو چالاکوانان و وەکو ئەندام لە ڕێکخراوی داکۆک وەکو کە پیشەی هەمیشەیمان هەر ماوە و بە یەکێک لە ناخۆشترین موقیفەکانی کوردستان هەڵدەچین بە کۆڕ و کۆبوونەوەیان خۆپیشاندان لە زۆربەی شارەکانی وڵاتی بەریتانیا ئەمڕۆ لە بێرمینگام کۆبوونەتەوە بۆ یەکێک لە بۆ یەکێکی تر لە ئەو هۆکارانەی کە خەڵک دەسەوسێنرێتەوە لە هەرێمی کوردستان لەژێر سایەی دوو حیزبی بنەماڵەدا کە دەسەر بابەتێکە کە هیچ کەس و لە هیچ وڵاتێکی دنیا و لە هیچ شارێکی دنیادا کە بچووکتر بێت لە هەرێمەکە ئێمەش ئەو کێشەیە بوونی نییە کە کەسێک ئیشکات مانگانە ئیشکات و هیچ شتێکی بۆ سەرف نەکرێت و مناڵەکانی نەتوانن بچن بخوێنن مناڵەکانی نەتوانن جلوبەرجیان هەبێ بۆ ئەوەی کە یعنی سەرەتایەتی ترین مافی خۆیان کە ڕۆژانە خواردن و جلوبەرکڕینە نەتوانن پێی بکڕن دەیانەوێت خەڵکە بچەوسێننەوە و دایما کۆیلە بن لە ژێردەستیاندا بەڵام ئەویان بۆ ناچێت سەر وەکو هەموو کاتێکە ئێمە دەنگمان گەیشتووە بۆ هەموو هاوزمانانمان لە وڵاتی خۆمان و پشگیریان بووین و ئەوە قسەشیان کردوین لێرەشەوە داوا دەکەم لە هەر کەسێک کە گوێی لێمانە لەو مایکەوە و بە بەردەوامی زەخت بخەنە سەر ئەو دوو حیزبە جوت بنەماڵە پیسە و لە ناویان بەرن و هیچکە ئەو زەلیلە قبوڵ نەکەن دەستان خۆش بن. بە ناوی خۆی گەورە و میهرەبان چالاکەوان و ئەندامی ڕێکخراوی داکۆک سەرخێڵ محەممەد لە وڵاتی بەریتانیا 26/6/2025 کۆبوونێتەوە لە بێرمینگام سەر بە ئەنجومەنی بێرمینگام لە ناو ڕێکخراوی داکۆک ڕاستی کۆبوونەوەی ئێمە لێرە بۆ لایەنگران و پشتیوانیکردنی مامۆستایان و موشەخۆرانی هەرێمی کوردستانە و ئەگەر وەک دیار و ڕوونە لە 2015 وەزیری دارایی عێراق کە وشیارزێباری بوو کە کووردە وەنیە لە عێراق لە کۆتایی ساڵی 2015 چوارمانجی کۆتایی کاکاتەمانجی 9 10 11 و 12 موچە نەک چارەکە موچە هەر وەرنەگیرە هەر نەدرا بە بەڵگەوە هەیە و لە 2011 تەیفسامی کە عەرەبە من چی 2011 11 ملیۆن و 700 ملیۆن دۆلاری ناردووە ئێوە کووردە تۆ من چیم لە تۆ هەڵکڕانەوە تاوەکو لە عەرەبەکەی ببینم بۆیە من لایەنگری عەرەبەکە ناکەم بەڕاستی من چاوەڕوانی ئەویش ناکەم بەڵام تۆی سەرۆکی حکوومەت وەکو مەسرور بارزانی کە ناینێری داهات هەرێمی کوردستان بۆ بەغدا ئەو چیەکە ئەو چاوە بڕێتە ئەو داهاتە ئەو موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چاوە بڕێتە ئەو 400,000 کە نایبینن حەق لە میلەتە کاتەوە بۆیە ئەڵێم ئەو گوڵەی کە هەور بەڵێنی بارانی پێدا بوو وشک بوو کەواتە میلەت ئەو گوڵەیە لە چاوەڕوانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە هەتا من لە وڵاتە بم لە وڵاتی تاراوگا لە بچووکە تا گەورەی حکوومەتی پارتی و بەرزانی بنەماڵەکەیان هەڵەتەکێنم هەتا ڕۆحم تیابێ هەموو ئەندامان هەموو ڕێکخراوەکان هەرمنیم هەمووی بەم شێوەیەن یەک بیر و باوەڕ یەک بەرنامە دەستان خۆشێ بەخێربێن بۆ کەناڵی بیکەیفۆ چاوتان ماچەکەن حکومەتەکەی بەرزانی دوژمنی ئاوەدانی حکومەتەکەی بەرزانی دوژمنی